بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه الرجل التاي وري أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار داتشي باب فلان دادني رنج بخسار داتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وفيها عثماني لقومه بلا وسي وفيها عثماني لقومه وشنا هرب والله لا يهيني هو صار والله يا اخوان قال له مو زورة جوارك خبول يبكي يا اخوان ورنا هستي لا وبي ان بيام لي ربي وباك شمروشتوا والله من زورة السم بقران اري بيام 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 شفت بلبونا يعطيك راس بخير تبغى بقربان والله من زورة السم بيام جا شي ترسي بقران نازم هلا خو غيرت من سيري هشتي قبل بلا ما بزلام ليكو هستي نازم هستي لي شويه دباني شي بزنا هستي لي شويه بقران هستي لا تشو تودي بموبايلو نازم هستي هستي اري هستي ولي شو صوتها؟ أولا شفت بالله معك خبر عنها جير ابو أري دبي الله مخوين كاكا دبي الله مخوين وبوها كان بشرني يوا الله بستي ها الله جير ابوي روتشيا الله بستي هستي بنيش تشو خيوكو سوريا نبي لا والله بس خوينا خوش من الخوما ورتشيا بس كشتم الله بستي والله اما وظيفتي يا بقول عم زود اسم خوم هناك باش تبغي هو تاخذ زين بوكم روشتو كذا نازل عندك شويه لازم مش خوم هناك يوني ما يتلام بقربان فاهم تلا ولا تويتي تويك ساعه الجير ما يستم خوم هناك ذبو شتو بالله جان أساس شتو بقربان ترسم بقول عم زود ترسم خلت شي أترسيوني إيه مجلو مالك هلا قلتو يعني خو عقل لازم مش تبي بزلام لمن لازم بابك شليرني حلي يمكن خوابة جنب يلا تلفوني كيف بكبسة أباني بابا تلفني بوكم كم زمان بكبسة تلفوني شي باباك مكي وازي لبنا تلفوني شي باباك مكا والله كان أوتها جوابنا تو باوكم وتي الطواو يتر من إيوه بنعمة دسي ليش توين دوازي لبنا توش تلفون بوي نكر نسيزا بوي نكر أنا داخل بقول ما بقول عم وصلني من الجا مقام جت ترسم خوم لنا كيو كاكي جا من أوتال لو كاتو يوتشنا دوديو أما يبسم بوي بقول عن ناويرم أما لو ديو نبو ما لا جرتو يا لا نبوي أنا ما بس ما يبسم بتوالي بقول عن ناويرم الله يكشتي كاكا تلفونك مو خاله بكر كاكا واسع وشي بخاله بكري كي بمساعد وشو بلا كاكا يزني بدنا ياك ما باتو صبر ياك ما باتو هاك خاله بكريش ما لا بير خوشه بقوا لا خلق خوتو وازي لبنا دتوا زوا سمو ميكا بلا كيف كمان بيتا أرياسيو بالله وشي هم بانكردنا أرجنك دورة مالي بقول رجيلة دورة سيوم بوا بوتي دورة قمي عمبر دورة تو سيدي أمش نباشا تشيا كيف بمشوا أريد الدنيا فيها من أبوهم وقابو حاجة بمتو شو بلشيت بأخوار روحي شدت جواب النيامو من لدواي لو جوابي بامشي شمنيامو تشيولي هات أري وشي هم بانكردنا كتيا دورة جنك دورة بالكا ويسلاحتك وقمي عمبريو شبكة أولا ما ميوانا بو يك دنيا حاجة يا مجيش دست خوش به تراك شبو خوي سلاحات كده كهيلاكي توش داني شدي هم إيشو كارم هبو أكل أخوة بس يا بحسابي بونا كرديت جا بو بورا سيكم كل دواز لهم مالا بينا دواز يعني بينا بابا تقسم قباب وقط عن تير خوبون وشي يا تيا بروسك تلفونك بلا بلا شي بلا في الشيء بمشوا جوابي نيتوا أخذت شو نبي كورة جوابي ميرو ناتوا يا من تاخي والرمان كلوا أنا جوابي مو قناحة لو كشتكي ضروري به ليه راضي بلا كان بورا جان اب كاتو باش شكور أو بمساعد وشو وشي وتلفونك هو تا خليك الزراق خوم لناك باوكي جمروشو درو كذا زان بوجو جوا الله مشك ما خويا تو خاله بكر بين الامان بو باوكر روي اي بيرنا دو انتخابات انتخابات كمان قري اليوم روشتن لدو انتخابات روش باوكم روي توربو يا روي بقران كذا زان اللي شويه ورم خمي قاتيش ما قاتيش بو والله هسه خوا زان سوتشا كوتبي انا شويه نبي
جا باشکم بێنەکە خاڵە بەکرا بێن بۆ ئێرە بە قوربانتاوە ئەجا طبعا ئێوە چیتان نەکرد چیتان نەکرد تا باوکت ئەوەی بەسەر بێ ها هەر من و بەکرما بووی من و بەکریشتان کڕی دنیاتان کڕی لەبەر خاتر ئەم باوکەتە وەڵڵا تازە باوکتان ڕۆی منیش چی بکەم چیتان لێ بکەم بێم چی بکەم ئەخە تو خوا دووا بورا زیادەوەرە وەڵی بە قوربانە بم ئاو بەکرە بزاناڵە چی هەلو بلەشێ چی دێ بەم شەوە ها نەوەڵڵا ئێمە ناین ئیشمان بێت ئێمە لە داخیەوە ڕامان کردوەتی واتان لە خۆتان کردووە کەس بەلاتانە نایە باشە دەوەڵای یەک شتە پێ بڵێ وەزە دەستی خوشک و براکە مەگرم و ئێمە هین بۆیە لێ دەیەکتین هەتا باوکمێتەوە نەی بۆ خاتری خوا بلە بەم شەوە نێن کاکە مەحاوەلاکەم بێن باشە دەبڕۆ دەی خوا حافیزن نەبێ ئەڵێ ئەگەریەوە نێن وەڵا ئێمەین بۆیە با ئەوان نێن بۆێرە بۆ خاتی خوا هەسە با خۆمان گۆڕین ئێمە بچین بۆە بێ دقیقەکە بە ئەوان بێ نەبانێن کورە شێتمانەکەنەوە فەتێکی زۆرە من هەر شێت بووم دە هەستە دێ هەستا هەستا حەقمان لێ بڕاوە بەخوا هەستە و جلانەش بۆ حازرکە چاکم پێوت چاکە پێوت تەباشە با بخەین دیت دەبخۆنێ تاوا بخەین دەبخۆنێ کوورچی خەویی کاکە جای نابێ یەکێ ترکاکە بکاتەوە کاکێ بخۆ من دانیشم بەڵێ باش لەگەڵ تا دانیشین خۆە بەخێری گێڕی سۆڵ خۆڵێتی نەخەوم ماوە نە نانم ماوە نە ئاو ماوە بەدەست ئەم بلەشێتەوە گیرم خواردو خوای لێو بە زیابێ عەلەیکوم ئەسسەلام چۆنی خاڵە بەخێر بن باش باوکم مدنیا پێم خۆش بواتی خواب سەلامەت بن ئەزانم باوکم لێرێ ئەوە بۆ ڕاتان کرد قاپەکانتان نەشۆت ها یەک شتان نەکردووە ماڵەتان وێران کردووە توێشتە چی پراسیە من بێم بیشۆم سەعات دویشۆ بێم بۆ ئێرە قاپیشتان بۆ بشۆم کێ زۆری خوار بە ئەوە بیشۆ هەستی تۆ زۆرتر خواردوە وەڵام خاڵە بکە کۆرە کوڕم بەخوا من بەقەیکەوێکم نەخواردووە کوا بنەوەی سە خواردنم نەماوانی ئاسیا تەوەزەلن دە باشە پوراسیانە بە خاتری ئەم پەپولانە و بە خاتری براگەش قاپەکانمان بۆ شومان دوخوا ئاسیا بۆچی بۆیان ناکەی بە جەدوەل ئەخە دەمەگری ئەخە دڵژانەکە دەخەفەتی مێنێ دەخەفەت مێن بەش نەکەم کاکمدان شێت کرد ماشەڵڵا کاکە بەراسی چا لە لەناو سینەما و تاوا کردووە ئێتەوە ماڵیە بەخوات با بەخۆ بۆ چێ ئەو کەم بە قوربانی کاکم من بە ئەم قەسە گرین بۆ کاکم ها کرە ڕۆڵەوە برات ئێستا تۆ بلە بێ بەژێر سیارەوە ناگری دەمشکە خاڵە بەکەکیان خوا نەکە وەڵا ئەو چۆنە بۆ برای خۆی ئەی تەبعەن بە خوار تێکدانەکەم بە قوربانی کاکم یەک دەقەشی ها ئەو پێتان بڵە قسمان نەبێیەوە چین ها وەڵا ئێوە هەر هیچ نین وەڵا گوێ مێری ئاسیا جان بەساقە بم کاکم فەوتا نەفەوتاوە یێتەوە بەخوا یێتەوە پێ و بڵێم خەوم دیوە قاپەکە جیاواز لێمە بە قورمە بە قاپەکانی بیر نەچێتەوە تاسات پورێجان دەتوا قاپانە ماوە شۆ قوربان بەدە خەفەتەوە خۆش قاپشتم بەخوا کاکم نەیەتەوە کە ئەم جارە ڕۆشتم بە حەیاتی ناڵم بمبینەوە باشە بۆ کە باوکم لێرێ دەمت ئەمە نێڵێ من لە جێی دایکیانمە دەم مکەسیان درێژیەکەی بەم نەڵی دەم ئەو نەیە ڕاستەکە بە پورە نەڵێ و کوژەم چی خاڵە ئەو کوژم وەڵا ئەوە ئاسیایە بەخوایەکی یەک قسەی پێ بڵێ زمانی بڕم قەپانە شۆم و دوایی ژێکستەر کە تەواو بووم ئەڕۆی باشە سوراخێکی کاکم بکەین باشە بە قوربان دەبڕدەی وا دڵی ئاسیا عاجز کە نزانیی بەز لە هاتانەکەم ئەو پێتان بڵێم نەخڵە تابی بلە منی ژەبێ بڕۆ داری شنێەوە ئاسیا دانیش بەخوا ئێوە هیچ خاڵە بەکری خۆمان ئێڵێ یەک تەکلیفی لێەکەم ئەتۆ پێشی تەکلیفەکە لەکەم شتێکم بیرکەوتەوە تۆ هەز ناکەی خاڵە بەکرد ماوەیە کە شتێکی بیرکەوتووە لە بیری چۆتەوە وەڵڵاهی خۆ بلە ئافرم جارجار هەتی تو ئاقڵی عوسمان ئەڵێم هەتیوێ من کەرا چۆن بەڵام بەخوا ئاقڵی باشە دەیبزان بیتە ئەزانی چی بیچوە ڕاستەکەی بیری ماڵەوەکەم بەخوا ئەی چی شتێکی کەیە بۆستە بیرم کە ئەو جانتاکە بوو بە قورعان ڕاستەکەەوە شتمەکی خۆمی تایە جەسەدیان تێدا مەوجودە لە مەوجودە لە خۆتا شتەکە ئەوە عینەکەکەمە عینەک نییە خاڵە لە ناو ناختە ناو چەقی ناختایە 50,000 لێ کەوتبوو لای کامتانە بمەنەوە بە قورعان تیتان دەرێنم جاخۆ خاڵە بەگرجیان 50,000 پێ بوو مەرحەبای باوکمە کرد ئەوەش نییە
ئەیدە چیە تێبگەنە پاسکی نییە؟ نەوەڵا ئەمەمە تەڵەبی ئێوە ئێڵێن چییە؟ ئەزانی چی خاڵە بەگە تەمان لە ڕێز و حرمەتمە وەڵا وتم درۆیە کەیبی بە پیاو ها من پیاوی درۆ بەڵێ خاڵە بەکرد سوحبەتێکمان بۆ بکە قسێکی خۆشمان بۆ بکە ئەزانی چی من ویستم لە ڕووی سەقافەتەکەەوە پێ بڵم بەڵام من تر خۆ زانی شعور کە نەبوو تر نابێت بەخوا ڕاستەکەی بەخوا هەر عوسمانە و ناسیە باشە جاوتم ئەگەر بکرێت جوانی بیاکەی ئەوە قسێکی خۆشتان بۆکەم بۆ لەو خەفەتیشم هەیە عوسمان لێرەنی بەڵام تۆ قسەی خۆشتان بۆکەم با ئاسیاش گوێ لێ نەبێت ئەوە ساڵی هەشتا ئەنجا من و عوسمان زۆر دەمێ ساڵە تێکەڵین ساڵی هەشتایە سیارەیەکمان پێ لەم بەرزە جوانانە ناوێکی عەجایبیشی هەبوو جێژی پێوەیە جێب نانە جێب جاگوار هینە نەزانین جۆلانە جۆلانە ناڕوا کوڕم دەمپەر نابێت جی کلاس ئافرم جی کلاسیان پێوە باشە کاکە لەڕێی کەلات 180 بەسەری بلە 180 ڕۆژین باشە کاتێکم زانی کاکە سیارە ناڵێ تا کە سێرم کە پانکەکە لە ڕادیۆتە ڕوشتەکەی وەڵاتی وەستای لەگەڵ عوسمان ناچار بووین و سیرەکەم عوسمان جلی کوردی لەبەرە قایشی ژنیە گە قایش نەبێ سیارە هەماوێڵەسە ناڕوە یەک مەتر ناڕوە وەڵا کە سیرەکەم قایشەکەی خۆمم بیرکەوتەوە وەفەرم بەکرد وەڵا ڕێ قایشەم کردو جوان ڕێک و پێک هاتم بێەوەی جەشی لێم چوومە ژێر و ئاوا لێم ماو کردم بە قونەکەی خۆیان ڕێ چەنەم دوگمەدا بەخۆ نازام چەنم دوگمە بوو وەڵا سلفم لێ عوسمان وێنەیە بۆ ناوشار هەر بە قایشەکەی خۆ بەسەری بلا خاڵە بەگرێک دەقە بارمەتی ئەرەتی چەند جا پێم وتی بە باوکم بڵێ ئەو ساقبە دزی بردووە وتم جاشیگە سێجا پێم نێ ئەی ڕوڵە هە تۆ قیر تۆزیە قیر بێنن بیقڵن بیکەرە مەحبێنەکەی و چاگەبێ باشە کوڕم ئەلا کولن خاڵە بەگە ئەڵم یەک بە چۆن بۆ قسەکان هەمووی نەستەقە ئەنجا تۆ ڕازگۆیی و ئاها قسەی خۆش بەزە جەنابێت بە قوربانم خاڵە بە کوجیان ئەمە درێژ بی جارجار عاقڵی ئەزانم ئەڵم خاڵە بەگە خۆ زەی بەخوا باوکم لێرە نیۆمێش بێت تااقەتین و ئەها ئەم پەپولە جوانانە ئەگەر بکرێت دانیشکەشی بیاگەی ئەوە کاکە سیرەکەم پارەم پێ نییە ماڵی شەواڵێ کاکە حەزمان لە گۆشتە مناڵەکان سویان بۆتەوە بۆ گۆشت هیچی بکەم کیلۆی گۆشت بە 5 دینارە منش بەخوا بزانم 50 فسم پێ بەسەری بلە پارە پێدەم وەڵاو چوم عوسمانم بینی وتم چێوە بۆ بەکروا بێ تااقەتی وتم عوسمان گیان کاکە دەمێکە گۆشتمان نەخواردەوە مناڵەکان حەزیان لە گۆشتە وتی بۆ نەچین بۆ ڕاو وتم وەڵا 1000 جار پێم خۆشە وەڵا کاکە تاپڕی هێنا و بەیانی چوو لە ڕێگە چون دارسنەوبەرێکمان بینی بلا بەسەری ئەم جەماعەتە من ئەڵێم بیسکەوتۆ بڵێ 30 کەوی بەسەرەوە باشە وەڵا منیش کاکە میلم هێنایەوە لە هی تاپڕ بلا کە ئەوانی شانم لێگرتەوە بەسەری ئەو بلەیە 20 دانەکەوتە خوارەوە هەمووی برژا بوو کەوەکان لە هەمووی خۆشم لەمەیان خۆش نابووم لە برژایەکە خۆشم لەمە خۆش نام خاڵە بەگرتۆڵی بۆ مناڵەکان تۆ کا مناڵتەیە ئێنیمانە ڕوڵە من و ئاسیا خواردمان عوسمان و ئێوە ژوو کاتە مناڵ بوون بەشی ئێوەشممە ئەمە لە هەشتاکانەوە هەین نەکوورە هەنکو باسی تەمە قسێ ئەکرێ قسێ خۆشە وڵی خاڵە بەگەز یەکشی پێ ژێ لێرە باوکم گوێی لە شیڕەی دەرگای بێ زیێڕاگە جا باوکم تاپڕی لە ژوو بوو نەبا بە کوڕە عوسمان لە شێر ناترسە ئێوە واتان خاڵە بەکرد بۆ مۆزعی جێڕاتەوەی کەوشتە ئەڵم پور ئاسیا بانکم زام وا بوو هاتی پورە ئاسیا بۆ بانکەی با قاپەکان بشواجینە بەخوا قسە بۆ حەزەکەم دڵم دڵم ئاو بخواتەوە ئەگەر بکرێتەوەن بایەتی پورە ئاسیا پورە ئاسیا بەڵێ خۆ درۆ ناکەم یەک دەقەت بەکرد بەلێ مولێرە ئەڵێم پوراسیا لە ش ساغ نظام قابەکان شۆر ئەڵێم یەک پرسیارە لێکم خۆ حەزێت نەبێت دەسێرمەکە خاڵە بەکە با پرسیارەکە لێ بکەم ئەڵێم خاڵە بەکە لە ساڵی هەشتاکانە کە وشتی کردووە تاپڕ ئەمانە بیسکەوی ئەو ڕاو کردووە ئاسیا تۆ کاتە منە کاتە تۆ مناڵ بووی من 2013 شم کردەوە بەکرد بە خواشتی پێشووتی هیچی نازار و چەند سیانزە خاڵە بەکە لە چاو ساڵی تۆە باسێکە و کوێ هەفتەیەشی پێکرد بێتی ماوە لە خۆتەوە قسە چی بۆ چی بۆ باس کرد کۆنە باسی کەوم بۆکرەوە بیریە ساڵەکە کەوەکانیم هێنا برژاب و خواردمان ئەوە بەس باقی کاکمام تۆش باسی ئەو حاجەتە چی بوو بیستان کرده بوو بەخواتم نام خوراوە خۆ دەزانی دەیتر باوکم بەشەکە ئێوە خۆتان ئیش ناکەن بۆ یەکی قاپەیەکی کەوت
بە دوو سێ کەسان لە قاپێکا بخۆن ئەمە تۆ چییە؟ بێزیە لەگە بلایانام خۆی چەموچێکاتە ئەو تۆ بلاتە چۆنە بێ وای پێ بڵێیت باشە باشە زانم برام بەڵام چەپەڵە چی بەمە بڕین دەتومەڕ توخوای هەر لێرە بن ئابەزێک شتی پێڵ توخوا پێ نەخۆش نەبێت تو دایکی درۆدین بێڵە باقسەکەم تاواکەم ئەیدی جارێک سوتاو کردووە ئەوە تۆ کەی خێری بە بەشەرە پێشی بەدەمیا بەو کراسە سۆزۆڵی دیواری خەسخانەی خۆ ئێوە زۆر دەمتان درێژ بووە لە سەعات دوو شەوە تەنگانە تاوێ بانگمانەکەن بەڕابەستەشەوە دەمتە ها بەم جلانۆڵی سەرکە پیازە چاولێتی هیچنەکە جوانە ئەڵی زیرێ چاولێتی بە قوگرەمانە بەکەڵ چێوە نایە یەک دەقەت وڵای پێ بەرەوە نەبێ کە ئێستا کاک میلیێنی و خەفەت دەدڵمە ئەگینایەکی یەک دانم کێشە بدەمتان ئەنجاڵ جاڵا پێمانی تو باسێکە بێم دوانە دایمە لە مطبەخاون مریشکە ئەڵێم خاڵە بەکرد کە ڕۆشم بۆ داوام تاوابلۆ سەرانێگە تووشنەوە ماڵەوە شەوەرنەوە وێرەتەوە خوا وەڵا ناین ئیشمان هەیە بە کاکە جان ئێمەی دەوڵی جۆ ورەنە وەڵڵا بە هیچ جۆرەك ئێوە نێن وڵی جۆ بگرە بە قورعانەکە تەلەفۆنیش نەکەم خۆم لە پڕەکە خۆمەکەم بە دەرگا کاکە حکم لیلا دوای دەوامین و ئێوە نێن باشە دێڵە دی هەستە بەکرد با بڕۆین هەستە بەخوا خەریکە منی شێتە باکر بەلێ 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 کە جوانن ئەڵێ چلوی 250 جوان دانیشن جوان دانیشن لەگەڵێ ماڵم جوان دانیشن قاش داگردی قاش داگرە دەی تۆ جوان دانیشە جوان دانیشە جۆ بگرن یەک شاما پێ بڵێ لە مۆلا ئەم لاولام ناوێ ئەم سەر و ئەو سەر و هات و چۆ وەرە و بڕۆ و بە کیفی خۆتان دەرگا بکەنەوە بێنە ژوورۆ گوێ لە من گرە پەیامە تۆ دەست پێکەم تەلەفۆنێ بۆ هاو بۆ نەهاو مەسج هەچ کەسێ بوو پێمەڵێ ئەمە یەک دووش ئێواران زووە گەڕیتەوە چکە خۆت دەزانی گەنجی خراپ زۆرە سێرکردن و ئەمانە هەشتێک ڕوویە ڕێگی بۆ مەژێریتەوە سەعات 10 ئەخەوی مۆبایلەکەش لای خۆمە تێگەی تەواو جوان مەیەرەوە تۆش هەستی جواب بگرە ناوی هەموو ڕفیقانتم وێنی زان ڕفقاتی شێکی لەگەڵ شی ئاڕۆیتە دەرەوە تۆش بە هەمان شێوە شەو زوو ئەخەوی مۆبایلەکەت دایمنە مەمەرجە بەڵێ ساعات دوو شەوش خەبەرم نەکەیتەوە لێ ترسم وەرە لەگەڵم بۆ سەرهاڵ نایلێم باقسەکان تاواکەم بەسە پێمەکەنە وەکو پێم وتن هیچ غەڵەتێکم ناوێت لە ماڵە هیچ تەسەڕوفاتێکی ناشرین نایە لە مۆلا هەشتێکی ژوڕووی بە ئەبێ بێم پرس بە منکەن چوونە دەرەوە بۆ هەر شتێ بوو تێگە لە من خۆ جوا قسەکان چوومە بە مێشتانە مشکە ئەو کەڕ ماشەڵڵا پیاوان بووی ڕۆژ دابەزە من لە جێی باوتانەوەم سەعات دەبخەون تانیشە ئێستا جا لە جێی باوکتانە بەڵام ئەترەوە مشکەوەی تر خۆیەت و لە شوێنی باوکمان دانیشتوین لە جێگەی باوکم دەخۆمەوە من نەترسا ئەوە شتەکە چکە کتوو پڕ بووی تر ئەوای لێ وەزاگە یاخوا بەخێر بێ کا عوسمان دەنگ و باسک ورۆ بۆ دیارنی هەر بێمانە کردی خێر وای شتێکی تێرە والله مفەوەستایتر مەشغەڵەتی حیات خۆ ئەهێڵێت ئەی یادگاریمان هەیە بە مناڵێ ئاگال لێ وەرە ڕەفاقەتی مناڵی شتێکە ئێستا شتێکی کێیە ئاگال لێ بوو لە مەکتەبەکە تەنیشتەکەمان ماڵی کێ بوو کابرایکی دەوڵەمەند بوو دار پرتەقاڵ و سێوی تیا بوو ئای سێومان دزی ئای چوویتە سەرشارم پرتەقاڵە نەکردەوە ئەو تۆ درێژی وەرە ژێرم بەخوا خۆش بوستانە باسی تۆ براژن چۆنە مناڵەکان هەڕێکن بە یەکەوە بەڵێ ئەجا تۆ ئەمرکە خێر واللهی ئەوەی ڕاستی بێت من بۆ ئیشێک هاتووم بۆ لات بەجددی یعنی مەشاکیلی ژیان وای لێ کردوم خەریکە لە خۆم بێزارە بم مفەوەستار بۆ قوربان کاکە تو خۆن نازانی ئەوە من 2-3 ساڵە هاوسەرەکەم ئەمری خۆی کردووە ئافریکا ئیتر سێ مناڵم هەیە بە حەقەت خوا لە منی پسێنی لەوە جاخان نەیان خوا نەکات خوانە ئاخر کاکە من بۆ ئەوە هاتووم بۆلات بە حەقەت ئەمەوێ ژن بێنمەوە ئەو مناڵانە ناهێڵن جا هاتووم شکاتیان لێ بکەم بەشکوی شەڵا ئیدام کرێن عوسمان بۆ خاتری خوا توێژن بێنی شکات لە کوڕەکەی قانون هیچ ڕێ پێ نایە یعنی چی مفەوەستا تۆ برادەری منی جا من هاتووم ڕووم ناوەتە تۆ یعنی من هاتووم شکاتێن ئەمەوێ سجنیان بکەیت
کا عوسمان گیان چی ئەڵێ بەسەر چاو بەس ئەو کێشە و مۆزوعی تۆ بە قانون ناکرێ عیلاقەی بە قانونەوە نییە ئەوە بە سڵحی عەشایری ئەکرێ قوربان گورە ڕۆحەکەم سڵحی عەشایری چی و نازانم کۆمەڵایەتی چی بۆ ڕێز عەشرەت ماوە من نەچم دامێنی ماچ دەکەم بە قوربانە بم هەرچی خەڵکی پیا ماقوڵ و چاکێکردون بەگەشت ئەو لایەنەیە ئیسیفادەی نێڵی مێشیان بۆ بژێری وەرە بابە ئەوانەی من نابوتن بەخوا خەڵکی وام کردو بەگەشتا ڕێز عەشرەتی وا چۆتە لای بەشەرفم تۆ لە توای تڕیکردیت دەبات تێگەێنم کا عوسمان بە قسەی کەس ناکەم مناڵیم دا باش وەکو قانون هیچ ناکرێ بە من بەس وەکو عەشارە توانم بێمە ماڵەوە سەردانێکیان بکەم و قسەیان لەگەڵا بکەم گورە من بابە مناڵم خەڵکی وا هاتو تۆ لە تیاوی هیچ نیت من پێم خۆشە بە قانون بێتە ئێرە بیان ترسێنم با بڵێن قانون هەیە من ئەم جارە بە قانونەکەم قانون و بەس قانون نییە چۆن سزن نەکرێ ئەڵێ بۆچی سزن کرای ئاخر لەسەر چی ئەکرێ لەبەرەوەی کوڕەکە نایڵژن بێنی پەیوەندی بە قانونەوە نییە پەیوەندی بە قسەی خۆتەوە لەگەڵ کوڕەکان تا دانیشی مناڵەکانی حیوانەکان و کێشەکە بۆ حەکەم والحاڵ بڵێ کا عوسمان ئیشەکە بۆ ناکەم حەیف من وەمزانی ڕەفیقێکی بە وەفایت وەمزانی هاوڕێیەتی ئەفامی بەڵام حەیف نایزانیت وەڵاکە من بۆ کردی کاکەستان بە ناموسم بیتە لە سەی سەرەتایە قاتێکی چاکەت و پانتۆڵم مایتێ بە حیسێتم دوو جار لەبەرم نەکردبوو هێشتا نەشۆرا بوو دەقی نەشکا بوو 20 ساڵ پێش ئێستا باسەکەی تۆ 20 ساڵ جاروانە ئەی باشە چەند جار هاتی بۆ مەطعەم نانی خواردۆ پارە و پێنەوتمە کاکە قەیناکە مەچن بە گژیا ها ئەوە پارەکەی چی بۆ کردی و نۆکاوێکی بۆ کردی و سەمون و نۆکاوی بابە عیبە بۆ خاتی خوا منەزانین چی هاوکاریم کرد چەند جار پارە و پێنەوتم وەرە هانە ستارە ئەو بخەرە گیرفان بۆ خوبی بەتە حەتەڵقوم چی پێسەرکردن وەر ئێستا بدەمەوە چی بۆ مەسەلە ئەوە نییە من برادەرمین کاکە دەیەک تەلەفۆنیان بۆ بکە کاکە بەسەر چاو بڵێ بابکە شکاتی لێتانەیە با بترسێ بەشکات و قانون ناکرێ وەکو عەشار باشە تەلەفۆنێکیان بۆ بکەم بانگیانەکەم بۆ ئەوە قسەیە ئەوەیان بڵێ ئەزانین تۆن من مناڵی خۆم و خۆم ئەیان ناسم لە قانون و لە پۆلیس زۆرە ترسن هەر کە هات بە قسەی منەکەی یەک سەڵێ بە ئاسمانە تاقێنە جارە با بلە بترسێ بلە وڵا بلە تۆپی 106 پێوە نێوزانی مێش و لێ بەلارڕە بلە لە فیشە دەترسێ شش حوتێکە بنی بەبەر پێیانە مێنێ بە قاچارە بە تاپ تۆ سەڵاسی ئەترسن بەکەیشتی وە ئەبێ بۆ خاتری خوا مەفەوەستار باشە کاکە ئێستا تۆ بەس تەلەفۆنیان بۆ بکە بڵێ کاکە باوکە شکاتی لێتان هەیە ئێوە ئەبێ بێن بە فڵان مەرکەز بەسەر چاو ئێستا تەلەفۆنیان ژمارەکەی چەندە بلێن دازانم بەخوا تووشت بە قانون ناکرێ بە قسەی خۆش بانگیانەکە یەک دقیقە بلە ئەو نەوەڵەوە خلێ ئەوەتە 0 حوت 0 بەڵێ کاکە گیان حەو بەڵێ ئەمە حەو وەڵاهی عینەکەم پێێنێ ئەو سواری تریانە ها بەسەر چاو بڵێ مەرکەزە باوکە شکاتی لێتی ئێستا بەخۆیە خەمەڵی لە قسابخانە ئیشەکەن حەوە چی وزباڵە ئەلو ئەلو بەڵێ فەرموو چۆنی باشی سەرچاوم وەڵای کوورە سووەرە باشی چی کوورە نەوەڵا خواگە لەگەڵ شوو براکەمە دانیشت و قڕێ پێین باوکماون بوو ئەتوانی سەردانێکی داری پۆلیسخانەکە ما بکەی گەڕیشەوەتان مەرکەز بۆ دستان لێون بۆ کاکە نەخێر باوکشکاتی لێکردوون خۆت و خوشک و براکە بێن بۆ ئێرەخێرە چی بوو بۆ لە مەرکەز تەلەفۆنەکەن ڕەشمان توو شکاتی لێ کردوون چی؟ شکات لە کێ کردووە؟ تۆ شکاتی لێمە کردووە چی بوو؟ دایخستەوە چاول لێ گورە ئەو لایە من لە ئەومەتی محەممەد جیاوازە بۆی بکەرەوە بڵێ بابە مەفرەزە بڵێ بە دەبابە ئێمە گرم ساترسێت نازانم مەرکەزی چی باوکم زوش کردیەوە لەگە بەڵێ فەرموو ئەو بۆ داخستەوە ئەخر مامە ژیانی مە خۆمان لە غەریبەتیەوە بێتاقەتین و یعنی مەرکەز شوتای چیمان کردو ئێمە بە خۆشی خۆتان وەرنەژینا بە مەفرەزە بە تیاڵانەتانێنم یین بە قوربانی چاوم ئێستا این بەخوا ئاسە دەسێت دوژانەگرم و یەم بەخوا دەی ئەوە چاوەڕوانتانم ئەوە مابڕینە ئەڵەگە نێن مەفرەزان لێرم نازانم باوکمە شکاتی کردووە شکاتی لێمە کردووە چی بکەین کاکە شتێ بڵێ گۆبەنەکە ئەنەنەوە دوای کە من پلانتان بۆ دانم ڕێک کەشت مەگەن بۆی باوکم تووڕە بێنەما چی بکەم دەقە نازان مێشکم مەشغوڵە چی بوو کاکەستەر ئەڵێ ساین ئەوە پێم خۆشە ئەوە هەڕەشی لێ بکە ئێستا گاتە ئێرە زیڕەی کردووە لە پۆلیس وەکو عەشار ڕەشەی لێکەین بەس وەکو قانون هیچم بۆ ناکرێ
هەرکە هاو بڵێ باوکتان زۆر تووڕێە شکاتی لێکردون ئەبێ هەموو تا سجن کرێن دەبووم بکە ئاخر دەبوو ئەمە ئینکاری چیم بۆ بکرێ بەسەر چاو درێخی لێ ناکەم دەباشە بابێن گەورم ناڵەکانی کاوسمان هاتوون با بێنە ژوور بکات بەسەر چاو سلام باشی قوربان جان سلام باوکی جان چۆن با ملی شکاو بێن بە ئەستۆی ورد بێن لەسەر خۆ کاوسمان دانیشم بۆ دانیشن با دانیشن با بە پێوە ئاوی قاچیان بێتە خوارەوە باوکە یەک دقە ڕوخسەت میدی قسەیەکی مێ بیکەم قوربان جانەوە دەدەقێ مۆڵەتم بیت سایەمەوە دەدەقە بە ناموسم بەس بچێتە دەرەوە مفەوەستان بۆ ناژێت ئەمە تیوە ڕاکە کور باوکەشەکەی گەم بە خۆمە ڕاکردنی چی مەڵاوە وەڵا ئیزنی مێ خۆڕۆڵە تازە کردێ بە خۆت تا ئەمر دانیشم کاکە دانیشم بە تێ بگەم زانم ششکە چییە کێشە ئێوە چیە لەگەڵ باوکتانە ئەسا هیچی قوربان جان بە قورعامە کێشەمان نییە لەگە باوکمانە جەوە باوکمانە پێڵای سەرمان ئەمە حورمەتێکن ڕێزی لێگرین بەڵام من سەر لە یەکشت دەناگەم تەپان لەگە ڕێز و حورمەت ما قوربان جان قسەیەکەم ئەمە نەبێتە قاڵبی نەسیحەتەوەمانەوە من نازانم ئەم مۆزوعی باوکم چ ڕەتیشی هەیە بە یاسا و قانونەوە چۆن ڕەتی نێوە یاسا و قانونەوە باوکە شکاتی لێکردوون سزمتانەکەم ئەزانین چی قوربان قسەکەی تۆتەوە خۆ بەخوا باوکم خۆیەتی هۆیسە بەهاتە لەگەڵ ئەم ناڵانەیە دانیشتە تێگی دانیشتا گفتوگۆمان کردە ئەجنا بەخوا بلە واگە لێ من زۆرم خۆشەیە بەهاتە بیتە ئەو مۆزوعەکەم وەڵای نەک لە ژنێک سێ دانە ژنمان بۆ هێنا برام ڕۆ لەو درۆیە ئێوە سێ ژنتان بۆ منەهێنا ئەی باوکە یان تۆکی داوایش نکرۆ قوربانیان قەت داوایش نەکردو داواکردا بمانێنیت ئەوە نییە شکاتی لێکردوون کورە بابە خۆماز نییە بە لێوتانەوە دیابێ هەستم لە بەرچای مفۆس دانیشەکە ئاسمانیانە شوێنی وەنیێرە شوێنی قانونە ئەوە داواکەی لامە شکاتی لێکردوون سزمتانەکەم ئەگەر موافق نەبن باوکتان ژن بێنێ ئایجا چەند خۆشە مفەوەستا بیان بێنم لە سژنە جا ئەولایش بۆ لێ سەر دڵم پیانە سووتێ ئەبێ ئێوارە خواردنیان بۆ بێنم هەستی کوڕم تۆ چی خۆی ئێوارە بۆ سژن بۆ بێنم هەر بەرگرت باشە ئەی تۆ کچم پیزا ئەی تۆ بلیژیان کەباب بە فالودۆ ئەها چاون لێ ئەڵێ ڕزمان بۆ شێ دەبی کەباب بە فالودۆ خراوە ناڕەسن ئاوا گەورەکردین ئاواشم بۆت ئەزانین چی قوربان جان خۆ قەیناگەوە ڕەفیقتە ئایان هاتۆ شکاتەکە بەڵام ناشکێ قسەیە بکات ئەو قسەکەی ئەو ڕاست بێ خۆ ئێمەش مناڵین و خۆ ئێمەش ئەبێ ئێوە موافق بن باوکتان ژن بێنێتن لە مودووە ئەگەر ناچیان لەکەی سجن پێ بەخوا سجن مشکی تایە ئەمەە پشیدە ڕاکە لەشێ دەستیان بەخوا مالێنکەی تیا ئاوا دیەکە چاوە لێڵتیێنێ جار ڕازی بن با نەچنەوە ئەو ڕێگای ڕاستیشکی باوکە من جارە لە فیلمە بینمە لە سژنەکانە کریمەزیەکەی تیا لێ و جێشکێتەوە ڕە ئەلویترێتە دەرا ئەبێ بیخۆی ئەی باوکە ئەبێ بیخۆی ڕازین آخر وعد پەشیمان نابنەوە پێ قسەی کردووە تەواو پێ وەرە پێش دەست بێمە پیرۆز بەدڵی خۆش وعد مەیدێ بۆ حەفلەکە ماڵمانکەی ئەبێ لەوێ بن ڕۆڵە وەستان جەنابی شلەوت حەفلەیە یابێ بەشدار بیت ئەرێ تۆچیت ئەو هەموو خیبرەیەت دەستان خۆش بێت باوکە وعد دێمە لەو حەفلە بێت تەپتۆزە بۆ منێمەوە یەک زلم و کوتە بکەم خەڵک وا بزانم بە لەرزەی بەڕەخەری لەسەر و حەوتەوە باوک کاکە تۆ سکاڵایە بابێتە ژوورۆ کاک سەر چاو فەرموو ئەگە یارمەتی ئێمە بن با بڕین باشترە چونکە ئیشمان هەیە و ناناڵێ گەورە ئیزی مەدە شکاتم لەسەری هەیە شکاتی چی وڵی پاری لەسان عوسمان پارەی چی نازانم پارەی چی قوربان لەگەڕەکە ئارەسەر ژن دێنی ئیتیخابێک کرا من یەکێک ملول دەنگ دەرانەی کە لە ئیتیخابەکە بووم بەڵێ خەڵک ئازادە چۆن دەنگەدا وایە بەڵێ من بەڕاستی دەنگم نەدایە بەڵام پێشتر 50 زایدا بووم ئارەسەر دەنگی بەنێ کە دەنگم نەدایە لە دوای ئەوە 200 زایتری لێساندن ئەمە بەس بۆی دەنگ نەنایا بۆ ژن بێنێت بەڵێ چی بکەین جانەوەش نەبوو
ڕۆتیشی کردمەوانێ عوسمان ئەمان چی ئەخێتە تۆ سێری کرد تۆ پێویستان نەبوو وەڵای ڕوونکردنەوەکە باغەڵەت تێ نەگەیت بەس پشتێنەکەیم لێ کردەوە من شایەتمێ بلە وا بوو یان نەبوو باوکە بەس پشتێنەکەی بوو وڵای بەس پشتێنەکەی نەبوو داماوە ڕوت و قوتە کردوانێ وڵای قوربان لە ئاخرێکە ڕۆژتەوە داماوە خاولێکمەوە بەسەر شانیا و ڕشۆڵێ ئەمان چی بوو پۆلە بۆ خاتی خوا ئاخر ماڵە بە قوڕ نەچیرێت ئەگەر ڕوخسەتمان بێ ئێمە بڕۆین شیوانی ئەکەجان بڕۆی عەریزەم بۆ بنووسە بۆم بێنەرەوە باشە دەبڕی ئەمە چێکە عوسمان شیوا بێ ئەزانێت چەند مەفۆستان تێوگەێرم مۆسەڵەکە ئەزای نابێ عیبە سایەمەوە ئەلو ئەلو تۆزی قوربان باش عەمرتان نەمێنێ ئەی هاوار ئەم کابرایەتان چۆن دۆزیەوە ناشێ ئەم جارە فیدی ئێوە بێ ئاخر ڕاستم لەگەڵا بڵێن کوورە مفۆوەستا برادەرم و هاوڕێی قەدیممە ئێستش پێی بڵێم لە سجن تۆمتانەکان بەخوا سجنتانەکان ئێوە بۆن یعنی باوکە ئەوەی کەوتن مشکەکە و ئارەوەڵا بێ هەمووی بخۆن هەمووی تیابێ بیشوێن ئارەوەڵا ئێوە بۆن وەرە دانیشی کاکە دانیشی جۆ بگەرە پەیام هەستی ئێمە ئەبێ ئەو پیاوە بدۆزینەوە بابا تو زۆر سەیری ئەی من بۆ ئێوە مێناوە بۆ ئێرە کاکە جان قالە سمێڵ ئەبێ بزانین لەکوێیە کاکە گیان هەموو ئێواران من خۆم بە چاو خۆمەی بینم هەموو ئێواران دێتە ئەم پارکە لێرە یاریەکە ئەدە کاتێ ئێستش لێرەیە ئێستا ببی دۆزین ناوەی بابا ئێدە پەیام جان تۆ سوگەڵی دە هەزە بگەڕێ من ناتوانم کاکە زانی چی هەستی جان زۆ زەرورە کوا لەوێ یاریەکە وەڵا خۆی ئەی هاوار کاگە فریان کە بۆ چۆمە بکەوتم برا قالە سمێڵ چۆنی وەرە خوارە بۆشێ دەتۆرە خۆش هێزێم بێ داتۆرە بێ نام دەتۆرە خوارە بەخوایی وەرە وەرە ها جەماعەت هاتوون ئیشمان پێدە وەرە با دوو قسە بکەین و بڕۆیت ئیشی چی ئیشمان بێت نەخەی نای یاعی نای نای وەرە چاکەکە بدایی ئێستا من تەمۆچێنەوە کاکە ئیشمان پێێتە تو جارە بۆستا تێگەێنە چی بووە قالە سمێڵیان چۆن جێ سمێڵ قالە سمێڵ فەرموو دوێنێشەوە ها لە ماڵمان بووی کاتی دەنگدانەکە باوکم پشتێنەکەی داکەنی 200,000 بە خاوە لێسەنی ئاها ئینجا ئێستا باوکم شکاتی لە مەرکەز لە ئەم سیانەمان کردووە ئێمە ئەدا بەگرتا ئێمە هاتوین ئێستا تۆزێکی تر ئێمە چین بۆ مەرکەز تۆ لە دوای ئێمە بە نیو سەعاتێک دێتە ژوورۆ شکات لە باوکمەگەی ئەڵێ جەنابی پاوە جەنابی زابط ئەمە پارەی لە من خواردە و پشتێنی بێداکەن مشتیوانە نایکەی چییە؟ نایکەی باش گۆگرە مامەقالە ئەگەر بێت و تۆ بە قسەی ئێمەنەکەی ئەوە هەرچی مەلەفە هەیە ئێمە نێری بۆ ژنەکە و اینجا حەزێکی زانی مەلەفەکان چی ئەوانەیە کە سناپدانەوە بە ناوی کچەوە لەگەڵ کچا قسە و کردووە پێ خۆشەمانە ژنەکە بیزانێ دانیشە ئەزانی چیمانەوێت هەستی گیان پێ بڵێ کەس چیمانەوێت هیچی وامانەوێت تەنها ئەوەیە دێ بۆ مەرکەز ئەڵێ کاکە من شکاتم لە کاک عوسمانەیە پارەی لە من خواردەوە ڕووچی کردومەتەوە بۆ ژنەکە مەلەفەکە ڕازی چیتان دەوێت ئێوە کاکە بۆستە کاکە ئەزانی چیە مامەقالە جان سێری من کە باوکم پارەی لە تۆ نەسەن ئێمەش تەعویزی بۆینەوە زیاتر تێنێ ئەها ئەوە عادی هەستی دەی چاوەکە ئەوە ئێمە ڕوین چاوەڕی توینە مەرکەزەکە باشە ئێستا تێگەیشتی مامەقالە دوای نووس سەعاتی بۆ مەرکەزەکە سکاڵە لە باوکمەکەی تێگەشت تۆ جارێ دانیشە لێرە ئێمە ڕوین باشە تۆ دانیش ئێمە ڕۆین چۆن تووشی ئەم مشکلەیە بووین ئاخر لە پێناوی چیدا بەخێر نێنەوە بە خاتی پێغەمبەر بەخوا وابزانم لە مردنەکە شارە بەسەر قەبرەکەمەوە بن دایمە خەریکی فیت و فاکەن بۆ من ئاچیتان لێ بکەم ژیانی منتان فەوتان کورە ڕووی بابی خۆم ڕەش بێ ئێوە کە فامتان کردو من وڵاتم بەجێ پێشتا بەس حەزر بوو کاکە ئێوە توان بڕۆن یا ئەڵڵا با بڕێن دانیشە ئیشمان بە توێ ئاخە من مەشروعی ژنێنانم هەیە مفەوزدار ئیشمان بێ قوربان دانیشە کاکە بڕۆ خاپسان چاقور بە ئەها تەها باوکە ژیان باجی پشتێن داگەندن
ئەوە بێ باجێکی بە قورسی بێت تێگەی جا باوکێکیان خێمیشی نەبێ بەسەر فەتاز دیسکێنە بۆ هێنی بۆ سجن بڕۆنە دەرەوە کەسەی زلمیە هەمووی خۆم بۆتە شەوم بۆت و تۆکەم بۆتە ئەڵێ باوکە حەزی هیچ نیە ئەوە بۆ بێنە بۆ با حەزم لە قەبری ئاشدای بڕۆن دەرەوە کاکە بڕۆ دەی بڕۆن بڕۆن دەرەوە بڕۆن کاکە ئەوە خۆشیان نییە منیتیان حیاتم فەوتا من بۆچی هاتم السلام عليكم سلام لێنە کاکە نیسو عەلیزەکەی کاکە ناکرێت لە جاتی دووسڵەکە چوارسەی بەبێ دانیش لە جاتی پشتێنێت کاکە دوو پشتێنی بێن دقيقة كاكا اسمان مفاوض علي مفاوض علي بەڵا قوربان هاورە کاوسمان بۆ بەرە بۆ سجن بەسەر چاو عوسمان بۆچی هاتی تووشی چی ئەمە یاڵێ هاتم بۆ ڕێ سمێڵم نابانی شەمبیلا تڕحێم لێ دوشتی ئاواوەیە خوا وەرن بانی قڕین بۆ سجن مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێک هەڵبووە گشتی